بله تماشاوان هیجا که نشد زازا میوانی می بله که نشد کرم که زادن دقهم وەکی مەگوتی ئەو نەجارە یەکەمیە گۆ چاڵکوان و سیاست مەدار ڕۆژنەماوان گۆ خەلکێ مەد هەندێک کوردستانە سوێدە سەردەستێ پەیەدێ و لانگرێوێناکە تێنەگرتن ئەڤەیاژی تێوێ واتەیە هەناکێ گۆ سیاسەتێک هەیە ئەو سیاسەتە هەناکێ گرتنا دەبات هەندێک کوردستانە سوێدە هەرێکی گۆ ڕەحمەکی بکە یاژی هەرێکی جدا جدا گۆ دەربەی وێ سیاسەتە هەناکێ بە ئەخرێ گۆ نەمینێت دەربە و ئەڤەیە ناکەوێ خزمەتە خەلکێ و خاکامەدە هەندێک کوردستانە سوێدە بنسبتش مامۆستا ئەکرەم ئاگاهیم گوت ناو دەستێمەدەش دەور و بەرەویناکێ دو گروپێک سەرپەیەدێ سعات دۆر 10 هەتا 11 هەیە بڕۆ سەر ماڵاوی دەگرتنە تەمان دەرباسی ماڵێ نەبوو لە وەختێکی گۆەوەی خۆستیە گۆژ ماڵ دەرکەوێ سیارە خۆسوار وەل دەبێ دەریوە گوتی خاتیە گرتن و برنە دەبەرێکی نەدیار بۆمە حتاوەکی وێکێ دیکە چارەنویسایی بۆمە نەدیارە مخابن براستیجی دیسە دەبێژم ئەوەیان ناکەون خزمەتە ئیرە ڕۆژ ڕەحەتیکێ گوڵ هەرێمێکێکی هێوی دارن گۆ بزووترین وەختە مامۆستا ئەکران بەگەرێ ناو کەس و کاری خۆ و ناو هەواڵ و هوگرێ خۆ و کە کارن ولو جدا براستیجی دەم بەرەمبەری سیاست مەدارە و ڕۆژنەمەوانە ناهێلێ گۆ ڕۆژ ڕەحەتیک هەرێمێ دەچێ بێ هەروەهاژی کەسایەتین وەکیوی کارێوات ناو جوواکە کوردی دێت ناو خەباتە کوردایەتیە دەیە نەد زندانە دەیە که نشد تو پیوندی پیدره هاتیه داین دوی درباره ده؟ نا بێگومان بەری وێژی پەیوەندی من دەربارەی گرتنە خەلکێ مادە لێ پەیوەندین بە ئەمریکانەڕە بەلکی چێ دەبن بەتیباربەرێ ئەوەیە گەرانتۆر بوو ئەو ئیرۆژی وەگوتی لێ هەرێمەهانە دەمێنن ئەز باوەڕ دکەم ئەنجومەنە نیشتیمانی کورد دەربەی بۆ داخویانیا دەرخستیە ئەز دبێژم ئەوە ئەمریکیە ئەگەدار کردن ژێ مەسەڵەهانەکە ریسالەک بۆوانەکە هاتیە فرێکردن ئەستاتیانەکە بنچاو بووە که نشد نها ev yek eşkerê ji raya giştiya Kurdre ji gelê Kurdre taybetî li Rojavayê Kurdistanê eneke se yanî rêxistinekî herî berfere herî bi bandor li Rojavayê Kurdistanê kiryarên wisa pêye de hem berî eneke se yanî çi kargeriyê li hereketa siyasî Kurdî diyaloga Kurdî dike بێگومانە نەفکریارە هەناکێ دەستپێکە نەدهشت گۆ دیالۆگ هەرێ یانی دەست پێ ببێت تێ بیرامەژی وەختێ گۆ دیالۆگ دەست پێ کرد دوی چاخیدە یەک شەرت و مەرجە ئەنجومەنە نیشتیمانی کوردی گۆ ژیانە سیاسی دەندرە کوردستانە سوورێدا نەقەدەقەبێت لێ مخابن وی چاخیژی ئەمریکانە گوتن ئەمێ گرانتۆر بن ژڤقە کریارە هارە هەروەها کەسایەتیان مەی گۆگەرتیەن و سەربەست هاتمانە بەردان ئۆفیسێوێ هەنگی وی چاخی دە شێوایەکی وەگوتی بەرفەرە هاتمانە بەکردن ئەوە هەشت کۆهنێکی ئەو دیالۆگ هەرێ سەری بێت و مایکێ پشتی دیالۆگ هەتراوەستاندن ئەف کریارە هەناکێ دیسەژی بەگەران وەکی بەرێ گەرەک حقیقەت ئیرۆن بێژن چقا جدا جدا وەگوتی مرۆڤدارینەیەکی دووری هەبنیاژی وەگوتی مرۆڤ جدای هەودۆشی بفکرێ گەرەک ئەف نەرینێ هاو فکرێ هەناکێ ئەم بکار نەوێنن ji ber em wekî Kurd îro roj ji her kesekî birtir hatine êşandin ême timî meaxizê me li servarê cînên dîktator ê got îro roj welatên me dagirker dikin got nêzîkbûna waş persa miletê Kurd re nêzîkbûna waş dîtinê miletên Kurd re bi vî şêwayê hanakê hatin cîvkirin îro roj em jî werin nefsa wan mumaresatê henakê li ser xelkê xwe bicî bikin ez dibêjim evaya wegotî dervey hemî prensîpaya û dervey wegotî çanda me wekî Kurd ê got astengî divê mijara hanakê de dîtine که نشد مجاره کنه ها دریا گشتی دتیا خفتن رویترز آژانسا رویترز CNN جی بحث کن کو دسلاتا امریکی دروجه و ویدیه کو هیزن خوش سوریه و روجوای کردستانی وکشینه تو چاواد بینی وی مجاره کەک جەمال یانی دبەخواری ئەمەدا حەتام vê mirjara hanakê mirov bi şêwayekî rastaqîne bide
یکم تشت اف گنگشه هانا که گو امریکی دناف خدا گنگشه دکن اف مجاره هانا که کم نوع کرم بخوازم ببیشن وکی حالا دو از ندوه باوری دمه یعنی امریکان به ده جارا در راگ هاندنا خود درای گشتی امریکی و سر زمانه و گوتی کسایتی نوعی برزو بلند بجن ایمه احبونا مد سوریه ده ضمانه کش گوتی شر ترور ما نپیدابونا ترور که یجی نوگره ترور اگو این روش باندورا ول سر اسایش گشتی دنیا تمامی هیا اجدر وینا کش یعنی گلک تشت هنه مرود بربچاو بستنی هگر بحسابات سیاسی مرود بیوانن بدیوه که این روش چقا مصلحه امریکان های گو خجوه منطقه هانا که وکشینه ده بازار سیاسی اگل هرم جیده یا جیو گوتی لگور اف شر گو آنها اف اگر گوت هند روش لاتا ناوی بگشتی ده درکت یا سوریه ده گوتی بتایبت درکت یا سر بیجه اد بیجه مصلحه امریکان قد دنینا گوش منطقه وکشه تنه اویا گنگشه که هر وقت کی ده چه دبی بری هل بجارت نه ده یا جیو گوتی ده آستانگینی گوتی امریکا تیبا در باس بی در وینا ام دکارنو که هک حالات سیاسی جی بربچار بستنن ایرو کاغذ گو دست امریکا ده هبو ناوی ده هره ماهانا که ده خورتایی که ده اف کاغذ هانا که ده گو حمید پاش دست وینا که بچن ام دیزانن گو ایرو شرکی نزی کو ندورو گوتی تندر سوریا ده یا در وی سوریا های جیران سوریا شرکت ماکد مابین اسرائیل و حماس ضد فلسطین ده های ارواحاجی باندورا وینا که تداعیات وی لسر سوریا جی های و لسر لبنان جی های در وی وینا که حوسی دیمن دنا اوایج خصوصی جزء جی پروژه هانا که ایرو روز هزن رادیکال و ایگو بسر ایران بعد هندر سوریا ده پیدا بن هر وها عراق ده پیدا بن هر وها و گوتی دبن دی پیدا بن روسیا و کی دولت کی ایرو روز خود بینه پشتوان رژیم را شرکی اوکراینیا که ام دبینن ایرو تخالف کی دولی پیدا سرکشی امریکا پشتوان اوکراینیا را التجی پلان روسیا خوجی هبونه که سوریا ده ترکیا ایرو گوتی خلافات نویج ضمنی بن رو گوتی ایران رهانت مثلا آذربایجان ده او مناطق ارمینیا و هر وها گوتی جدا جدا و دوجی مدید مثلا پیشوازی ترکا پیشوازی ایرانیاش ارمنیا بوجی اد بجم گلک کاغذ هنا گلک مداخلات هنا گلک تدخلات سیاسی نزیک هنا دبقى مسئله هنا كده اواد هلن گو براسي جي افغان گشهانا که نشي سري حمد و بغوري بنجو امريكا ایروش هزي خوش حرمه بکشنه تند اطار گنگشکی ده جانا كيكي نشتا في ريشين ميليشياتين ايراني هروها داخوازا ايراني وكو امريكا جي حرمي وكشي يعني كارجريه كي ويل لبريارا امريكا دبيل غورا باهرياتا بیگمان وکشاندن امریکا جوی هرمانا که اوه کاغذ ایران خورد کن اف هزم سر اینار ویاجی اف تیارات رادیکال ایگو تندارا و ایگو ایروش ایران و تغذیت که اگرش حزب الله بی اگرش روسیا بی اگر ملیشیاتن بسر ببید عراق ده که نجبا و غیری وانا که هر وهاجی ملیشیاتن گود سویه ده پیدا بین اوه کاغذ ایران خوردتر دکه گورتر دکه دهلیو گوتی خبون اوید منطقه ده برفرحتر بکه بوجی از بجم نج مصلحة أمريكانا جوبينا كبكي وأزنابي نمجيوه بكي جبال أبايا منطقة بشواية كي برفرح تسليم إيران تكي وأمريكا نحازة جوبينا كي بريغة ببي سپاسیاتت کم که کنش از زازاج قامش رو گلنا